سۆڤین گاڵتە بە شێوازی قسەکردنی هاولێریەکان دەکاتن هەر بە جددی گاڵتەی کرد یانیش خەڵک وا تێگەیشت چۆن بە 2 ساڵ بۆ خاوەنی ڕانژ ڕۆڤەر و کلینیک و ساڵۆن ساڵانە نزیکەی 5 بۆ 6 سەفەری دەرەوەی کوردستان دەکاتن ئەو هەموو پارەیە لە ڕیکلام دەستی کەوتووە ئایا سۆڤین ژێکێکە لەو خاتونانەی بۆ نییە لە هیچ کەناڵێک دەربکەوێتن و وە چاوپێکەوتنیشی لەگەڵ بکرێتن لە هیچ شوێنێک تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیددیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بین نەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵە کەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتە کەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. سۆڤین یەکێکە لە خاتونە دیارەکانی ناو سۆشیال میدیا تاوەکو ئێستا دەتوانن بڵێن زۆرترین دەنگدانەوەی لە ناو سۆشیال میدیا دروست کردەوە خەڵکێکی زۆری تاوەکو ئێستاکە بەخۆی سەرقاڵ کردووە لە هەر قسەیەک و لە هەر جیابوونەوەیەک و لە هەر ئاژبوونەوەیەک ئەو خاتونە زۆرترین دەنگدانەوە بەدوای خۆیدا دەهێنێ. سۆڤی ساڵە خەڵکی شارە جوانەکەی سلێمانیە. سۆڤین هاوماوا دەزانین سەرەتای دەرکەوتنی لە کەناڵی نێت تیڤی بوو بەڵام ئەو خاتونەیە یەکەمین دەرکەوتنی لە کەناڵی کورسات بوو لە پرۆگرامی ماوەی منداڵان لە چەندین گۆرانی بەشدار بوو. ئەو کاتە تەمەنی زۆر بچووک و نزیکەی 8 ساڵ بۆ 10 ساڵدا بوو ئەو خاتونەیە لە گۆرانیەکانی ماوەی منداڵان بەشداری دەکرد. پاژماوەیەک بینیمان لەگەڵ هاوسەرەکەی لە کەناڵی نێت تیڤی دەرکەوت. هاوسەرەکەی بە ناوی زانست بۆ وەرزێک یان 2 وەرز پرۆگرامیان لەو کەناڵە پێشکەش کردو و بۆ ماوەیەکی تریش لە کەناڵێکی تر کاری پێشکەشکاری کردووە. هەر ئەوەندە ئەو خاتونەیە کاری پێشکەشکاری کردووە بەڵام دەنگدانەوەکانی زۆر زیاترە لە کاری پێشکەشکاری. ئەو خاتونەیە سەرەتای دەرکەوتنی لەگەڵ هاوسەرەکەی لە سۆشیال میدیا شتێکی نامۆ بوو 2 هاوسەر بەیەکەوە دەربکەون وەکاری فۆتۆ مۆدێل بکەن لە بەرۆی هەمومان دەزانین لە کوردستان ئەو شتانە شتێکی نوێ بوون هەم بە تەکنۆلۆژیا و سۆشیال میدیا و واروەها 2 کەسایەتیش بەیەکەوە دەربکەون وەکو هاوسەر. ئەمەش دەنگدانەوەیەکی زۆری دروست کرد. سۆڤین و هاوسەرەکەی لە سەرەتادا هیچ کێشەیەکیان نەبوو بەڵام هەر ئەوەندەمان زانی وتیان یەکتری جیاو بووینەوە دەنگۆی ئەوە بڵاو بووە بەڵام پاژماوەیەکی کورد ئاش بوونەوە. ئەو بابەتێ چەندین جار دووبارە بووە ماوەدایان وت لە یەکتری جیاو بووینەوە ماوەدایان وت ئاش بووینەوە بەڵام لە کۆتاییدا ئەوەیان سەلمان کە 2 کەسایەتە بەیەک جاری لە یەکتری جیابوونەوە لە ڕووی یاساییەوەش هیچ پەیوەندیەکیان بە یەکتری نەماوە لەگەڵ یەکتریش ئاش نابنەوە. دوای ئەوەی کە جیابەوە سۆڤین ڕووی کردە شاری هەولێر. لە شاری هەولێر سەرەتای دەرکەوتنی بەڕاج ڕۆڤەرێکە و هەموو خەڵکی تووسی شەرسوما کرد و خەڵک لایەن سێر بوو ئایا ئەو ڕانژ ڕۆڤەرت بەچێ کڕی تۆ. سەرەتا سۆڤین وتی من و ماڵی باوکیشم دۆزێکی تیان بۆ لە سەردامەوە من ڕانژ ڕۆڤەرەکەم کڕی بەڵام ئەوە تاوەکو ئێستا زۆر ئاسایی بوو بەڵام ماوەیەکی کورتی پێچ و کلینیکێکی دانا لەگەڵ دکتۆرێکی خاتوون بەڵام لەو کۆتاییانە باسی لەوە کرد کە بەنیازی ئەوەیە ئارێژگاش دابنێ و هەمومان لە سۆشیال میدیا دەبینین ساڵانە 5 بۆ 6 سەفەر دەکاتن ئەو خاتونەیە بەڵام هەموو خەڵک لیان بۆتە جێگای سەرسوڕمان. ئایا ئەو هەموو پارەیە لە چێن دەرهات؟ ئایا لە ڕێگای ئایسکۆفێ و ڕیکلامی برنج و ماجون تەماتە ئەو هەموو پارەیە خڕدەبێتەوە؟ خەڵک ئەم شتیان زۆرە لەلا سەیرە چۆن ئەو هەموو بڕەپارە کۆ دەبێتەوە لەبەرەوەی تۆ تەنها یەک سەفێری بچووک بکەی نزیکەی 1000 بۆ 1500 دلارت دەچێت ئەگە سەفەرێکی زۆر ئاسایی بکەیت بەڵام ئەو خاتونە بازەوە دەکاتن لە مارکەکانی نایگی نەبێتن و چەندین مارکەی جیهانی تر نەبێ جلە کار ناکڕێ بەڵام ئەو پارانە کە بۆ جلانە بدەیت زیاتر لە 6000 بۆ 7000 دلارت دەوێت لە هەر سەفەرێک واتە ئەو خاتونەیە ساڵانە نزیکەی 3 بۆ 4 دەفتەر بەس لە سەفەر سەرف دەکا ئەگەر بە پارەی جیرفانی خۆی سەفەر بکاتن لەبەرەوەی ئەو شوێنانەی ئەو دەچێتن
ئێمە زانیاریمان لە سۆکۆ کردوەوە بە بڕەپارەیەکی کەم ناتوانانی بچیتە ئەم شوێنانە و بە ئاسانی ناتوانانی لە دووبەی سواری ئۆتۆمبیلی ڕۆس ڕایز بی و پیاسەی لە ناو جادەکان بکەیت. ئایا بەڕای تۆ ئەم پارەیە بە پارەی ڕکلامی ئایس کۆفێ و نەستەلەکان کۆ دەبێتەوە؟ بەڵام پێشەوەی وەڵامی ئەوە وەرگرین با ئەوەش بزانین لە کوردستان لە ئێستادا بڕەپارەیەکی زۆر باش لە ڕکلام کۆ دەبێتەوە. ئەوانەی کە سناو ڕکلام دەکەن بڕەپارەیەکی خەیاڵی کۆ دەکەنەوە، بەڵام ئەو بڕەپارەیە ناگاتە ئەوەی کە ئەو خاتونەی سەرفی دەکات یاخود چەند بزنزێکی هەیە و ناوێ ئاشکرا بکاتن و لە ڕێگای وانەوەش پارە کۆ دەکاتەوە. بەڵام ئەلێرانش دووبارە جێپرسیارە چۆن ئەو بزنزانەی داناوە ئەگەر ماڵەوە یارمەتیان دەبێ هەندێک شتێنی هێنی هەبێتن خەڵک نەزانێتن. ئایا وەڵامی ئەو پرسیارە چییە؟ بۆ تۆ بەجێ دەڵم بۆمان لە کۆمنت بنووسە. زۆرترین دەنگدانەوەی لەو چەند ڕۆژی ڕابردوو لەسەر سۆڤین هەیە کە گوایە گاڵتەی بە شێوەزاری قسەکردنی هەولێریان کردبێت. یەکێک لە کۆمنت بۆ سۆڤین دەنووسێ: ئەگەر کوڕ بامایە بۆ تۆ بزی دەمکردی خۆشەویستی خۆم. ئەو قسەیە دەنگدانەوەیەکی زۆری لەناو سۆشیال میدیا هێنا کە گوایە سۆڤین بە پێکەنینەوە لەگەڵ دایکی ئەو قسەیە باز دەکەن کامەش بۆ جێگای ڕەخنیەکی زۆر لە ناو سۆشیال میدیا و خەڵکی هەولێر. زۆربەی ئەوانەی فانی ئەو خاتونە بوون دڵگران بوون لەبەرەوەی هەموو کاتێک بازەوە دەکەن هەولێر و سلێمانی هیچ فەرقێکی نییە. ئێمە ژۆکوستافی کلیلی میدیا دەڵێن چ خەڵکی هەولێر بیا خو سلێمانیا خودهۆک هیچ فەرقێکی نییە لەبەرەوەی لە کۆتاییدا ئێمە هەمومان کوردین و دەبێت پشتی یەکتری بگرین بۆ ئەوەی بەهێز و بەهێزتر بین نەوەکو گاڵتە بە شێوەزاری یەکتری بکەین. بەڵام ئەو ڤیددیۆی سۆڤین بڵاوی کردوتەوە شێوازێکی ئاوای تێدا نییە کە بڵێن گاڵتەی بە شاری هەولێر کردووە، بەڵام هۆکارەکە ئەوەیە ئەو خاتونە زۆر شارەزایەکی باشی لە شێوەزاری هەولێرینی و خەڵکی جوایان زانی ئەو خاتونە گاڵتە دەکاتن. بەڵام ئەلێرانەش بابەتەکە دەبێتە دووسەر هەم دوو ڕووی هەیە لەبەرەوەی ئەو کاتێ ئەو خاتونە ئەو قسەیە دەگەڕێتەوە لەگەڵی پێ دەکەنێ ئەمەش دەبێتە هۆکارێک کە دەبێتە هۆی ئەوەی گاڵتەی کردبێت یاخود بەخۆی خاتونێکی دەم بە پێکەنینەوە بە هیچ مەبەستێک لەگەڵ ئەم قسەیە پێکەنیوە. بۆ تۆ بەجێ دەڵم ئایا ڕاست ئەم خاتونەیە بە شێوەزاری هەولێری پێکنیوە؟ فەرمو ئەوە ڤیددیۆیەکە. ئەم هەنە کللیماتی هەولێری نازانم چی بێت. تۆبزی یانی چی؟ دایە نازانین تۆبزی یانی چی؟ بە تۆبزی زۆر سپاس بۆ سەرکردنەوەی ڤیددیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەساتێکی تری بە ناوبانجی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیددیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن، واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی. واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت. ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا.